دەوڵەمەندترین سوالکەری گیان بڕی 1 ملیۆن دۆلاری بە سوالکردن کۆکردێتەوە. پیاوێک لە وڵاتی هیندستان بە دەوڵەمەندترین سوالکەری گیان ناو دەبرێت. بە پێی ڕۆژنامەی ئیندیان تایمس ئەم پیاوە توانیوێتی بڕی 1 ملیۆن دۆلار لەسەر شەقامەکانی مۆمبای بە سوال کۆبکاتەوە. ناوی ئەم پیاوە بەهارەت جاینەوە لە خێزانێکی هەژار لەدایک بووە. بەهۆی قورسی باری ژیان و گوزەرانیەوە بەهارەت نەیتوانیوە خوێندن تەواو بکە و کارێکی باش بدۆزێتەوە. لەبەر ئەم هۆکارانە بەهارەت ناچار بووە بکەوێتە سەر شەقامەکان و دەست بکات بە سوالکردن. بەهارەت لە ئێستادا خاوەنی 1 ملیۆن دۆلاری ئەمریکیە و ئەمەش ڕێگەی بۆ خێزانەکەی خۆش کردووە ژیانێکی ئاسوودە بژی. بڕی ملیۆنێک دۆلار لە هیندستان بەراورد بە وڵاتێکی وەک عێراق و وەرێمی کوردستان بەهاکەی دەیەندە زیاترە. هەر بەپێی ڕۆژنامەی ئیندیان تایمس بەهارەت مانگانە بڕی 728 دۆلار بە سوالکردن پەیدا دەکات و ئەمەش توانای پێداوە ببێتە خاوەنی باڵەخانەیەکی دوونەوەمی. لە هەمان کاتدا بەهارەت خاوەنی 2 فرۆشگەیە کە داوێتی بەکرێ و بۆ هەر یەکێک لە فرۆشگاکان هەموو مانگێک بڕی 364 دۆلار وەردەگرێت. بەهارەت جاین لە ئێستادا لە ناوچە دەوڵەمەندەکانی شاری مۆمبای سوال دەکات. بەهارەت ڕۆژانەدا بۆ 12 کاتژمێر سوال دەکات و لە ڕۆژێکدا توانای کۆکردنەوەی 30 دۆلاری هەیە. بەهۆی ئەوەی بەهارەت توانیوێتی سامانێکی زۆر کۆبکاتەوە، منداڵەکانی هەلیوایان بۆ ڕەخسەوە بەردەوامی بە خوێندنی فەرمی بدەن و خێزانەکەشی سەرقاڵی بەڕێوەبردنی فرۆشگایە کرد. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە خێزانەکەی بەهارەت بەردەوام داوای لێ دەکەن واز لە سوالکردن بێنێت. بەڵام بەهارەت بەردەوام ئەو داوایە ڕەت دەکاتەوە و دەوێت بەردەوامی بەکارەکەی بدات.